سڵاتان لەبێت بینەرانی کورسادیز مناوڕۆ تۆفیقم دەڵخێمشەی بەرنامەی پانۆرامە پێتانگەیشتینەوە قسە و باسەکەین لەسەر پێشێلکاری یاسایەکان بە تایبەتی ینی بەکارهێنانی دەسەڵاتی حیزبی لە یەکێک لە ناوەندە گرنگەکانی هەرێمی کوردستان کە ئەویش پەرلەمانە. بەڕاستی پەرلەمان خۆی ینی جێگای یاسادانانە و هەروەها جێبەجێکردنی یاسایە لەلای حکوومەت و چاودێریکردنێتی بە تایبەتی کاتێک کە یاساکان لە پەرلەمانی کوردستان دەرەچێت ئەنی شێواز و ڕێکاری یاسایی خۆی هەیە و زۆر جارە و لایەنە سیاسیانی کە لە هەرێمی کوردستان لە نێو پەرلەماندا فراکسیۆنیان هەیە ئەنی بە تایبەت هەندێک لایەن ینی پەرلەمان بەکاردێنن و ڕۆڵی حیزبی خۆیان لە نێو ئەو دەسەڵاتە یاساییە ئەو دامەزراوە یاساییە ئەین دەسەپێنن ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان ڕوویدا بینیمان ئەنی بەڕاستی تا چەند لە ڕووی یاساییەوە ئەمە ئەتوانین بڵین گونجاوە. یاسا تا چەندە ڕێگەی داوە بە تایبەت بە سەرۆکی پەرلەمان کە دەسەڵاتە باڵاکانی خۆی لە ڕووی یاسایی وەکو سەرۆکی پەرلەمان بەکاربێنێ و تا چەند کاریگەری ئەبێ بۆ سەر بڕیارەکان و کەمکردنەوەی دەستی حیزب لە نێو پەرلەمانی کوردستاندا. فراکسیۆنە جیاوازەکان بە تایبەت کاتێک کە ینی پەنا ئەبەنە بەر ئەو ڕۆڵە حیزبێ دیاریکراوە کە لە پەرلەماندا بەرجەستەی بکەن لە ڕووی یاساییەوە تا چەند بەرپرسیارە بن و لێپرسینەوە لەگەڵدا ئەکرێ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کە قادر ڕزگەی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە بە سوپاسە و لە شاری ڕانیە لەگەڵمانە بە خێوی کا قادر هەروەها بڕیارە مامۆستا ڕێبوان محەممەد ساڵح هیچ مامۆسای زانکۆ پاشکەمێکی دیکە لە ستۆدیۆ لەگەڵمان بێت. سەرەتا لە کا قادرەوە دەست پێ بکەین. کا قادر بینیمان ینی ئەو جەنابتان لە ڕابردوو ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان بوون لەوە چێ لەو سەردەمانەشە ینی بە هەندێک لە هۆکارەکان و هەندێک جار بەرژەوەندی حیزبی پێشخراوە و لە نێو پەرلەمانی کوردستانیشە بەرژەوەندی حیزبی یاخود بیرکردنەوە لە تاگلایانی و بڕیاردان لە ڕووی حیزبی وای کردبێت کە ئەو دامەزراوە یاسایی و دەستوری هەرێمی کوردستان ینی بەکار بێنرێت و یاسا تێدا پێشێل بکرێت. بەگشتی خوێنەوەتان بۆم بابەتە چییە و ئەو کاری کە ڕوویدا لە نێو پەرلەمانی کوردستان چۆنی هەڵەسەنگێنن لە ڕووی یاسایەکەوە؟ زۆر سپاس، سڵاو بۆ جەنابەت، سپاس بۆ میوانداری بەڕێستان و سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی کورسات و سڵاو بۆ مامەسا ڕێبوار کە لەگەڵمانە لە بەرنامەکە. لە ڕاستیدا پەرلەمان دامەزراوەی تەشریعە، دامەزراوەی یاسادانانە و دامەزراوەی ڕقابەیە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە. ئەوەی کە پەرلەمان وەکو دامەزراوەیەکی باڵا وەکو دامەزراوەیەکی فەرمی کە ئیرادەی گەل لە پەرلەماندا کۆ دەبێتەوە، ئیرادەی گەلی کوردستان لە باشووری کوردستان لە پەرلەماندا کۆ دەبێتەوە و نوێنەراتی هەموو چین و توێژە جیاوازەکان و هەموو پێکاتە جیاوازەکانی کۆمەڵگای باشووری کوردستان دەکا. ئێمە باس لە ئەرکەکانی پەرلەمان ناکەین، بەڵام پەرلەمان پێکاتە جیاوازەکان یا فراکسیۆنە جیاوازەکان کە هێزوولانە سیاسەکان نوێنەراتی هێزوولانە سیاسەکان دەکەن لە ناو پەرلەماندا و بەر لە نوێنەراتیکردنی هێزوولانە سیاسەکانیش نوێنەراتی گەلی کوردستان دەکەن. شوێنی یاسادانانە و شوێنی پاراستنی بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستانە و شوێنی چەسپاندن و زامنکردنی مافە جیاوازەکانی خەڵکی کوردستانە و دامەزراوەی پەرلەمان وەکو دەسەڵاتی هەرا باڵا لە هەرێمی کوردستان دەبێت بەر لە بەرژەوەندی حەزبی، بەرژەوەندی شەخسی، بەرژەوەندی نیشتیمانیەکان و بەرژەوەندی باڵاکانی خەڵکی کوردستان بەبنەما بگرێ. ئاساییە لە ناو پەرلەمانی کوردستان فراکسیۆنە جیاوازەکان دیدگای جیاوازیانە بێ و پرۆژە یاسایی جیاوازیانە بێ و پێشنیازە یاسایی جیاوازیان هەبێ، دیدیان لەسەر پرۆژەکان، لەسەر پرۆژە یاساکان، لەسەر پرۆژە بڕیارەکان لە یەکتر جیاواز بێ. بەس ناکرێت فراکسیۆنێکی پەرلەمان مجرد مەرامی سیاسی و مەرامی حەزبی لە پرۆژە یاساکاندا ببینێ، یاخود مەرامە سیاسیەکان و مەرامە حەزبیەکان و بەرژەوەندیە تەسکە حیزبیەکان لە سەروی بەرژەوەندی نیشتیمانیەکان دانێ و بەرژەوەندیە تەسکەکان هۆکار بن بۆ تێکدانی یەکڕێزی نیشتیمانی
و یەکریزی هێزە سیاسیەکان و بەرژەوەندی حیزبیەکان لە پۆڵێنکردنی فراکسیۆنێک و حزبێکی سیاسی ئەولەویەتیان پێ بدرێ بە شێوەیە کە ببن بە هەڕەشە لەسەر بەرژەوەندیە نیشتیمانیەکان و بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستان. بەداخەوە ئەوەی ئێمە لە کۆبوونەوەی ژمارە چواری ڕۆژی دووشەمەی ڕابردووی پەرلەمانی کوردستان بینیمان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان و بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی زۆر نابەرپرسانە و پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ نیزام داخلی پەرلەمانی کوردستان مامەڵەیان لەگەڵ کۆبوونەوەی ژمارە چواری ڕابردووی پەرلەمانی کوردستاندا کرد و بە شێوەیە کە پێشێلی کۆمەڵێک مادەی پەیڕەوی ناوخۆییان کرد کە پەیڕەوی ناوخۆ لەلایەن پەرلەمانی کوردستانەوە داڕێژراوە و ڕێکارەکانی چۆنیەتی ئیدارەدانی کۆبوونەوەکانی پەرلەمان و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پرۆژە یاساکان لەگەڵ پێشنیازە یاساکان لەگەڵ پرۆژەکان لەگەڵ ئەرک و بەرپرسیارەتی پەرلەمان هەڵسانی ئەرک و بەرپرسیارەتی پەرلەمان و فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرکەکانی پەرلەمانی تێدا دیاری کراوە. بەداخەوە کۆمەڵێک مادە و کۆمەڵێک بڕگەی پەیڕەوی ناوخۆ لە کۆبوونەوەکەی ڕابردووی پەرلەمانی کوردستان بۆ مەبەستی حیزبی بۆ مەرامی سیاسی پێشێل کرا. مادەی 16 پێشێل کرا و مادەی هەژدەی پەیڕەوی ناوخۆ کە تایبەتە بە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان پێشێل کرا و مادەی 19 کە تایبەتە بە دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی پەرلەمان دیسانەوە دەتوانم بڵێم تەجاوزی کرا پێشێل کرا و مادەی 20 کە تایبەتە بە دەسەڵاتەکانی سکرتێری پەرلەمانی کوردستان و ئەم مادەیە خراپ بەکارهێنراوە پێشێل کرا و مادەی 47 فەقەرەی بڕگەی سێمی بڕگەی چوارەمی پەیڕەوی ناوخۆ لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی پەرلەمانی کوردستان سکرتێری پەرلەمانی کوردستان پێشێل کرا و ئەجێندای پەرلەمان کارنامەی پەرلەمان کە بەر لە 48 سعات بۆ کۆبوونەوەی ژمارە چواری پەرلەمانی کوردستان داڕێژرا بوو. ئەم کارنامەیەش پێشێل کرا کە پێشێلکردنی مادەی 48 بە دیاریکراوی فەقەرە چواری مادەی 48 و ئەوەی کە برادرانی پارتی جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و ینی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ئیزافەیان کرد پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بوو چونکە لە مادەی 48 فەقەرە چواری پەیڕەوی ناوخۆدا کاتێک ئیزافەی بابەتێک دەکرێت بڕگەیەک دەکرێت کە وەکو ینی ئیزافەی بڕگەیەک دەکرێت بۆ کارنامەی ڕاگەیەندراوی ئەلانکراوی پەرلەمانی کوردستان وەختێک بابەتێک بێ کام بابەتێکی لە ناکاو بەپەلە بێ و بابەتێک گشتی بێ بەرژەوەندی گشتی بخوازێ و تاخیرکردنی ئەم بابەتە ینی کاریگە زیام گێنێ بە داواکە بە خودی بابەتەکە بە خودی ئەو بابەتە و دەبێ ڕەزامەندی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەبێ لەسەر ئیزافەکردنی بڕگەکە و دەبێ سەرۆکی پەرلەمان یاخود ینی دە ئەندامی پەرلەمان عەفو یا فراکسیۆنێک نەک سەرۆکی پەرلەمان یاخود دە ئەندامی پەرلەمان داوای ئیزافەکردن بکەن و یاخود نوێنەری یەکێک لە پێکاتەکان داوای ئیزافەکردن و زیادکردنی بڕگەیەکی کارنامەی ڕاگەیەندراوی پەرلەمان بکات و بە مەرجێکیش کە پەرلەمان 24 سعاتی لە بەردەستدا بێ بۆ ئەوەی کە لە ڕێگەی سکرتێری پەرلەمانەوە تەواوی ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئاگادار بکرێنەوە کە کارنامەی پەرلەمانی کوردستان گۆڕانی بەسەرداهات 24 سعات یا 48 سعات کا قادر ڕزگە ینی ئەو ماوەی کە پێویستە گۆڕانکاری بکرێت لە بەرنامەی کارەکەیە 24 سعات بەر لە بە پێی پەیڕە و مادەی 48 و بڕگەی بەڵێ بەڵام بیعلانکردنی بەرنامەی کاری پەرلەمان بۆ کۆبوونەوەی پەرلەمان 48 سعات بەر لەوە دەبێت پەرلەمانتاران ئاگادار بکرێنەوە لەلایەن سکرتێری پەرلەمانەوە و
کارنامەی پەرلەمان بخرێتە ناو باشە بۆکسی کاقادر. پەرلەمانتارەکان ئاماژەت بە کۆمەڵێ ینی 24 ساعت 24 ساعت زۆر باش کەمتر لە 24 ساعت کەمتر لە 24 ساعت و ئاماژەت بە کۆمەڵێک بەبێ ئەوەی کۆدەنگی لەسەر ئیزافەکردنەکە ئەوەش خاڵێکی دیکە بیزەبەت ینی منەبێ جارە لەسەرەوە قسە بکەین ینی بەبێ ئەوەی سەرۆکی پەرلەمان ڕەزامەند بێت سەرۆکی زۆر باشە بەبێ ڕێکارەکاندا ڕۆی بێت منیش ئەمەوێ ئێستا لەسەر دەسەڵاتە ڕەهاکانی سەرۆکی پەرلەمان وەکو یەشێک لە دامەزراوە باڵاکان و دەستوریەکان و یاسایەکانی هەرێمی کوردستان قسە بکەین. ینی ئەو دەسەڵاتە ڕەهایانە بە دیاریکراوی سەرۆکی پەرلەمانیش خۆی ئاماژەی پێدا کاتێک کە کۆتایی بە دانیشتەکە هێنا و تا چەندە ینی دەسەڵاتە ڕەهاکانی سەرۆکی پەرلەمان وەکە ئەگەر هەر بڕیارێک درابێت لە غیابی ئەودا ینی ئەو بڕیارانە بە نایاسایی هەژمار بکرێت لە ڕووی یاساییەوە ئەمە تەواوە وایە و ئەڕوات ڕێکارەکانی یاخود نەخێر پێچەوانی ئەمە ڕاستە. لە مادەی هەژدا بەڵێ وایە مادەی هەژدەی پەیڕەوی ناوخۆ باس لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان دەکا سەرۆکی پەرلەمان نوێنەراتی پەرلەمانی کوردستان دەکا و توانای دەسەڵاتی نوێنەراتیکردنی پەرلەمان و قسەکردنی هەیە بە ناوی پەرلەمانی کوردستان لە بەڕگەیەکی دیکەی مادەی هەژدا باس لەوە دەکا کە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەسەڵاتی سەرۆکاتیکردنی کۆبنەوەکانی پەرلەمانی هەیە کردنەوەی خولی پەرلەمانی هەیە و دەسەڵاتی سەرۆکاتیکردنی دانیشتەکانی پەرلەمانی هەیە و دەسەڵاتی کۆتایی هێنان بە دانیشتەکانی پەرلەمانی هەیە و دەسەڵاتی دواخستنی بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمانی هەیە و دەسەڵاتی دیاریکردنی ینی هەڵگرتنی کۆبوونەوە دیاریکردنی وادەیەکی دیکە بۆ جێبەجێکردنی ئەو بڕگانەی کە لە کارنامەکەدا ڕاگەیەنراون و جێبەجێ نەکراون لە سەلاحیەتی سەرۆکی پەرلەمانە و دەسەڵاتی بەرزەفتکردنی کۆبوونەوەکان و پارێزگاریکردن لە ئارامی هۆڵی کۆبوونەوەکانی پەرلەمانتاری هەیە و دەسەڵاتی ینی وەک دەڵێ ڕێخستن و تەنزیمکردن و ینی بەرجەستەکردنی ئاسایش و ئارامی هۆڵی پەرلەمانی کوردستانی هەیە و سەرۆکی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ بەرزترین و باڵاترین دەسەڵاتی هەیە کە ینی پەیڕەوی ناوخۆ لە مادەی هەژدا دەسەڵاتەکانی پێبەخشیوە و لە ئەگەری ئامادەنەبوونی سەرۆکی پەرلەمانی کوردستان کە مادەی 19 باس لە دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی پەرلەمان دەکا لە ئەگەری ئامادەنەبوونی یان لە کاتی ئامادەنەبوونی سەرۆکی پەرلەماندا جێگری سەرۆکی پەرلەمان دەسەڵاتە یاساییەکانی سەرۆکی پەرلەمان بەکاردێنێ بەسوا کاتێک کە سەرۆکی پەرلەمان خۆی ئامادەیە خۆی مەوجودە خۆی لە کۆبوونەوەکەدا ئامادەیە سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان مافی بەکارهێنان و دەسەڵاتی یاسایی و پەیڕەوی بەکارهێنانی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانی نییە هەروەکو لە کۆبوونەوەی دووشەمەی ڕابردوو ئێمە بینیمان ئەمەی کە ممارەسە کرا لەلاەن جێگری سەرۆکی پەرلەمانەوە بە تەواوی پێشێرکردنی پەیڕەوی ناوخۆیە و پێشێرکردنی بنەما یاساییەکانە چونکە سەرۆکی پەرلەمان خۆی ئامادەیە و سەرۆکی پەرلەمان خۆی ئیدارەی کۆبوونەوەکە دەدا و خۆی ئیعلانی ینی کۆتایی هێنان بە کۆبوونەوەکە دەکا و دواخستنی ئەم کۆبوونەوەی دەکا و کۆبوونەوەکە دوا دەخات بۆ وادەیەکی دیکە کە ئەم وادەیەکی دیاری نەکراوە و ئەمەی جێگری سەرۆکی پەرلەمان لە دوای ئەوەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەکە دوا دەخا کۆبوونەوەکە کۆتایی پێدێنێ کۆبوونەوەکە هەڵدەگرێ کۆبوونەوەکی دوا نەخست کاکادر و کۆبوونەوەکی کۆتایی پێێنە لە ڕووی یاساییەوە وا بوو بەڵێ آخر بەڵێ کۆبوونەوەکەی کۆتایی پێهێنا بەڵام کارنامەکەی ئەوەی من گوێم لێبوو کارنامەکەی ینی کۆبوونەوەکەی هەڵ نەگرت بڵێ کارنامەی ئەم کۆبوونەوەی بە کۆتا هات کۆبوونەوەکەی بەڵێ دانیشتەکەی کۆتایی پێێنە بەڵام کۆبوونەوەکە ینی دواخرا بۆ وادەیەکی دیکە کۆبوونەوەکە ئەگەر بەکراوی بەجێبێڵڕایە لە ڕووی یاساییەوە ئاسایی بوو تەواوکرێ بەبێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمانیش ئیجازە بدە بەکراوەی کۆبوونەوە جێشتن کۆتایی هێنان بە کۆبوونەوەکە و هەڵگرتنی کۆبوونەوەکە وەسپاردنی بە وادەیەکی دیکە کە ئەم وادەیە ئیعلان نەکراوە و دیاری نەکراوە ئەمانە لە یەکتر جیاوازن ئەوەی ئێمە لە وتەی سەرۆکی پەرلەمان لە کۆبوونەوەی دووشەمەی ڕابردوو بینیمان
بەڵێ ئەم دانیشتنەی کۆتایی پێهێنا و ینی لەگەڵیشیدا دوای خست بۆ داهاتوو هیچ وادەیەکیشی دیاری نەکرد. ئەمەی جێگری سەرۆکی پەرلەمان ئەمە سەلاحیەتی ڕەهای سەرۆکی پەرلەمانە لە کاتی مەوجودبوونی سەرۆکی پەرلەمان. باشە سەرۆکی پەرلەمان خۆی مەوجودە لە ڕووی یاساییەوە خۆبوونەوەکە. بەڵێ خۆی پرسیارە گرنگەکە ئەوەیە، ینی بۆ نمونە کاتێک کە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتە ڕاهەکانی خۆی بەکاردێنێ وەکو جەنابیش ئاماژەت پێدا وەکو بینی شوانانی لە کۆبوونەوەکەیە، ینی ئەو کۆبوونەوەی بە کۆتا هات کەواتە ئەو بڕیارەی کە دوای کۆتایی هاتنی یاسایی کۆبوونەوەکە و دانیشتنەکە ینی دەرچووە تا چەند ئەو بڕیارە یاساییە، ئەگەر یاساییە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە تاڵن چکە بۆ لە وەقای کوردستانە بڵاو ئەگەر نایاساییە کاردانەوەکان چۆنە بێ بەڕاستی چۆن کاری لەسەرەکەی. ئەم مادانەی کە لە پەیڕەوی ناوخۆ باس لە دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکاتی پەرلەمان دەکا مادەی 16 و مادەی هەژدەی کە باس لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان دەکا، مادە 19 کە باس لە دەسەڵاتەکانی سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمان دەکا، مادەی 20 کە باس لە دەسەڵاتەکانی سکرتێری پەرلەمان دەکا. دەسەڵاتەکان دیاری کراون و دەقی ڕوونن، دەقانێکن کە لێڵیان تێدا نییە، ینی قابلی جەدەلیەت نین، مناقەشەی هیچ غامزیەکیان تێدا نییە، هیچ غامزیەکی زمنی و غامزیەکی غیرە زمنی لەم دەقا قانونیانەدا نییە. و ئەوەی ئێمە بینیمان و ئەوەی کە پەیڕەوی ناوخۆ و یاسا دەیڵێ ئەم کۆبوونەوەی دووشەمەی ڕابردوو تایبەت بەو بڕگەی کە بە نایاسایی ویسترا زیاد بکرێ بۆ کارنامەی کۆبوونەوەی ژمارە 4 بە تەواوی نایاساییە و بە تەواوی ناپەیڕەویە و ئەو بابەتە هیچ ئەسەرێکی یاسایی نییە و سەرۆکی پەرلەمان نووسراوی فەرمی ئاراستەی دامەزراوەی پەیوەندیدار کردووە کە دەسەڵاتی خودی سەرۆکی پەرلەمان خۆیەتی کە نەتائیجی ئەم کۆبوونەوەیە بە تایبەتی ینی ئەو بڕگەی کە باس لە کارابوونەوەی کۆمیسیۆنی باڵای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەکا ینی نایاساییە و ئەسەرەکەی نابێ بە کاراکردنەوە ئەکتیڤکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و ڕاپرسی. ڕاستە ئێمە لە هەرێمی کوردستان دادگایەکی تایبەتمەند و تایبەتکارمان نییە بۆ یەکلاکردنەوەی ئەم جۆرە ناکۆکیە، بەڵام تەفسیری یاساکان برادرانی پارتی بەڵێ هەر کاتێک کە برادرانی پارتی بیانەوێ ئەم بابەتە وەکو دوێنێ لە دووشەممە بۆ مەرامی سیاسی بەکاری بێنێن بۆ تێکدانی یەکڕیزی نیشتیمانی بەکاریان هێناوە بۆ شێواندنی پرۆسەی ئینتیخابات و دواخستنی هەڵبژاردن ینی بەکاریان هێنا و مەبەستیان بوو ئامانجیان بوو مەرامیان بوو کە کاریگەری لەسەر یەکڕیزی نیشتیمانی هەیە و کاریگەری لەسەر ینی پێشێرکردنی تەوافقاتە. ئەمە هەر کاتێک بیانەوێ ئەمە لە وەقای کوردستان بڵاوکەنەوە پێیان وابێ کە دەبێ ڕێکارە یاساییەکان ببڕێ و ببێت بە ینی دەقێکی قانونی بەرکار لە هەرێمی کوردستان دەتوانرێت دەعوا سکاڵا لە دادگای باڵای دەستوری عێراق ینی دادگای فدرالی تۆمار بکرێ. بێشک ئەم دادگایە ئەمە باتڵ دەکاتەوە چونکە ینی ئەمە بنەمایەکی یاسایی و پەیڕەوی نییە و هەر شتێک لەسەر بنەمایەکی باتڵ بنیاد بندرێ بۆ خۆی باتڵە ئەمە بەپێی بنەما گشتیە یاساییەکانیش بە هەروایە. بۆیە ئەمە لایەکی کەش کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ڕاستە ئێمە یاسایەکمان هەیە کە پەرلەمانی کوردستان تەسیسی کۆمیسیۆنی کردووە وەکو دامەزراوەیە کە تایبەت بێ بە هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان. بەڵام بەر لەوەی کە ئێمە لە خولی چوار بە قانونی کۆمیسیۆن پەسەند بکەین هێز و لاەنە سیاسیەکان
تەوافقیان لەسەر ئەم یاسا لەسەر کۆمیسیۆن و چۆنیەتی بنیاتنانی کۆمیسیۆن کردووە و هەر هێزیەک بارتەقای قەبارەی خۆی لە پەرلەمان ئیستحقاقی بەرکەوتووە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت لە بری هێزەکە سیاسیەکانی دیکە لە بری یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی قرار لەسەر ئیستحقاقی ئەم هێزانە بدا لە ناو کۆمیسیۆنی باڵا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و ئەمان باش دەزانن کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان ینی کۆمیسیۆنێکە کە بەپێی بەرکەوتەی ئینتیخابی هێزە سیاسیەکان لە خولی شواری پەرلەمانی کوردستان بنیات نراوە توانین بڵین ئەو هەنگاوە لە ڕووی یاساییەوە تەواو نایاساییە و تەواو ئەمە دەریەخاکە تەداخلاتی حیزبیە لە کاری یاسایی و دەسەڵاتە ڕەهاکانی سەرۆشی پەرلەمانی کوردستان و ئەنجا فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کوردستانیشە. ئەمە کەواتە تەنها بۆ هەنگاوی کە جەنابتەڵی ئێمە لە هەرێمی کوردستان دامەزراوەیشی باڵای یاسایی و دەستوریمان نییە کە تۆ لەوێ سکاڵا تۆمار بکەی ئیلا بێ پەنابەریتە بەردادگای باڵای فدرالی. بەڵام تا ئێستا هەنگاوە نەنراوە لە هەرێمی کوردستان. ینی هەنگاوەکانی دوای ئەم بڕیارە بەچی ئەگا بەڕای جەنابەت ینی چکە منەمێ بەتایبەتیش لەسەر ئیمزای سەرۆشی پەرلەمان لەسەر بابەتە فەرمیەکان یاخود ڕسمیەکان کە لە پەرلەمانەوە دەرەچێت ینی نووسراوەکان واروها بڕیارە گرنگەکان و پرۆژە یاسایانی کە هەیە هەر بڕیارێک ئەگەر ئیمزای سەرۆشی پەرلەمانی لەسەر بێت یاخود با بڵین بە پێچوانەگەر لەسەری نەبێت ئەم بڕیارە یاساییە وەکاری پێیەکرێت لە دامەزراوەکانە هیچ ینی ئەتوانین بڵین قووەتێکی هەیە؟ بێگومان ئەم هەنگاوەی کۆبنەوەی ڕابردووی جێگری سەرۆکی پەرلەمان سکرتێری پەرلەمان فراکسیۆنی پارتی هەنگاوێکی باتڵە هیچ بەهایەکی یاسایی و پەیڕەوی و قانونی نییە باتڵە و لە کاتێکدا کە جێگری سەرۆکی پەرلەمان نووسراوی بۆ کۆمیسیۆن و لاەنە پەیوەندیدارەکان کردووە کە لە ناوەڕۆکەکەدا باس لە کارابوونەوە و ئاکتیڤبوونەوە و کاراکردنەوە و تەمدیدی کۆمیسیۆن دەکاوە باس لە پڕکردنەوەی فراغەکان دەکا لە هەمان کاتدا بەڕێز سەرۆکی پەرلەمانیش نووسراوی کردووە کە نووسراوەکەی جێگری سەرۆکی پەرلەمان ناپەیڕەوی و نایاساییە بۆ نووسراوەکەی جێگری سەرۆکی پەرلەمان یاساییانە دەبێ مامەڵی لەگەڵدا بکرێت و پەیڕەوی و یاساییانەش نووسراوەکەی جێگری سەرۆکی پەرلەمان باتڵ دەکاتەوە چونکە سەرۆکی پەرلەمان خۆی کۆبوونەوەکەی کۆتایی پێهێناوە و سەرۆکی پەرلەمان خۆی مەوجودی ینی ئامادەی کۆبوونەوەکە بووە و جگەلەوە ئامادە بووە کۆبوونەوەکەی کۆتایی پێهێناوە جێگری سەرۆکی پەرلەمانی تەخوین نەکردووە و جێگری سەرۆکی پەرلەمانی ڕانەسپاردووە بۆ بەکارهێنانی ئەم دەسەڵاتە کە دەسەڵاتی دیاریکراوی پەیڕەوی و ڕەهای سەرۆکی پەرلەمانە وەک بەڕێستان ئاماژەتان پێدا و جێگری سەرۆکی پەرلەمانی ڕانەسپاردووە تەخویری نەکردووە تەفویزی نەکردووە سکرتێری پەرلەمانی بە هەمان شێوە تەفویز و تەخوین نەکردووە بۆ ئەوەی لە بری سەرۆکی پەرلەمان ئەم دەسەڵاتە بەکاربێنن و ئەم هەنگاوەی ینی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە پەرلەمان بەداخەوە هەنگاوێکی نایاسایی ناپەیڕەوی و هەنگاوێک پێچەوانەی تەوافقاتی نیشتیمانی و پێچەوانەی یەکڕێزی سیاسی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەبێ لە بەرچاوگرتنی بارودۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان و ئێمە ئومێد دەکەین کە ینی لە داهاتوویەکی زۆر نزیکدا ینی برادرانی پارتی خۆیان بیانی ئەم هەنگاوە نایاپەیڕەوی و نایاسایی جێگری سەرۆکی پەرلەمان پوچەڵ بکەنەوە درێژە بدەن بە دیالۆگی نیشتیمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسەکانی دیکە ئومێد دەکەین کە ینی ئەمە نەبێت بە خاڵێک کە ناکۆکیەکان بەداخەوە لە نێوانی یەکێتی و پارتی و هێزەکانی دیکە قوڵتر بکاتەوە ئومێد دەکەین کە ئەم هەنگاوە نەبێتە هۆکاری تێکدانی ینی ئەو بەرنامەیە کە هەیە وەکو بەرنمەیەکی نیشتیمانی بۆ تعدیلی ینی قانونی انتخابی بۆ دووبارە تەمدیدکردنەوە و کاراکردنەوەی کۆمیسیۆن بۆ دووبارە قسەکردن لەسەر بەرکەوتەی هێزە سیاسیەکان لە کۆمیسیاران ئومێد دەکەین ئەمە
برادرانی پارتی پێداچوونەوە بکەن و ئەم هەنگاوەی جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان و فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ینی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کە بێشک بۆ مەرامی تەسکی حزبی بووە و بۆ ینی بەکارهێنانی کارتێک بووە بەڵام لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەنانەت هێزەکانی دیکە کە ئەم کارتە کارتێکی باتڵ و سوتاوە و ئەسەری سیاسی و قانونی نابێ ومێت دەکەین نەگەین بەو ینی بەو قۆناغەیان بەو بڕیارەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی نوێنەرەکانی و بریکارەکانیەوە یاخود هێزێکی دیکە داوای یاسایی لە دژی ئەم بڕیارە تۆمارکە و دادگای فیدرالی قەرار لەسەر پوشەڵکردنەوەی بدا بۆ وا دەڵێن ئەمە سەلاحیەتی دیاریکراوی دادگای فیدرالیە پێمان خۆش بوو لە هەرێمی کوردستان دادگایەکی باڵای دەستوریمان هەبایە دەستورمان هەبایە و بۆ ئەوەی کار کاتێک نیزاعی قانونیمان هەبایە هەر کاتێک تەجاوزی دەسەڵاتەکان بەدی کرابایەک ینی لە نێوانی حکومت بڵێ پەرلەمان دەسەڵاتەکان تەجاوز دەکە یا پەرلەمان بڵێ وەکو دامەزراوەیەک بڵێ حکومت لە بری ئێمە تەجاوزی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان دەکا یا وەزارەتێک لەگەڵ وەزارەتێکی دیکە خۆمان لە ناوخۆی هەرێمی کوردستان کە حەقێکی دەستوری خۆمانە هەمان باە بەڵام بەداخەوە ماما بنیاد نەدراوە بەڵام ئەمەی لە کۆبنەوەی ڕابردوو ینی جێگەی ینی ناچێتە ئەوەی کە ئێمە بڵین بخاڵێکە بڕگەیەکی پەیڕەویە یا مادەیەکی قانونی و پەیڕەویە غامزی تێدایە دەبێ دامەزراوەیەکی تایبەتکار بێت شرۆڤە بکات بۆ ئەم مەتنە قانونیە بزانێ ئەمە بەلای کێدا دەیشکێنێتەوە ئایا ئەمە لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە یاخود لە دەسەڵاتی جێگری سەرۆکی پەرلەمانە یا سکرتێرەکەیەتی ڕوون و ئاشکرایە ینی لە مادەی هەژدا بە ئاشکرا هاوار دەکات ینی ئەم مادەیە هیچ غامزی و لێڵیەکی تێدا نییە وەکو ئاماژەم پێدا کە سەرپەرشتیکردنی کۆبوونەوەکانی پەرلەمان دانیشتەکانی پەرلەمان کردنەوەی خولی پەرلەمان ینی کردنەوەی دانیشتەکانی پەرلەمان ئیدارە دانیشتەکانی پەرلەمان دەقەکە وایە کۆتایی ینی درێژەدان بە کۆبوونەوەکان کۆتایی هێنان بە کۆبوونەوەکان و دواخستنی کۆبوونەوەکان یا کۆبوونەوەیەک ئەمە لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانی کوردستانە مادەیەکی ڕوون و ئاشکرایە و سەرۆکی پەرلەمان کە خۆی ئامادە نەبێت دەیسپێرێت بە جێگری سەرۆکی پەرلەمان بەڵام سەرۆکی پەرلەمان ئامادەیە ینی ئەمە لە ڕووە کۆبوونەوەکەدایە سەرپەرشتی کۆبوونەوەکە دەکە و کۆبوونەوەکەی بە کۆتا هێناوە زۆر باشە ئەمە ڕووە یاسایی و ینی ڕووە قانونێکی کە ینی دەسەڵاتی ڕەها لای سەرۆشی پەرلەمانی کوردستانە بەپێی ئەو مادانی کە جەنابەت ئاماژەت پێدا و خستە ڕووە هەمووشمانە زانین یانی لە بەرامبەرە ئەین ڕێکەوتنیشی لایەنە سیاسیەکان هەیە سەرجەمیان لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەو بابەتانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە یا پێویستە کە ئەم بابەتانە ینی کۆدەنجی لەسەر بێت هەروەها بە سازان بکرێت لە نێوان لایەنە سیاسیەکان جارێکی دیکە لەگەڵەوەی کە بۆ نمونە لە ناو یەشێ لە موسساتە هەرە باڵاکانی ئەم هەرێمی کوردستانەیە کە پەرلەمانە یاساشکێنیەکرێت ینی ئەوەشی کە چۆنڵی پێوتێ ڕێکەوتنیشی نێوان لایەنە سیاسیەکان بۆ سازان و تەوافق لەسەر بابەتە نیشتیمانی و ئەو دامەزراوانی کە ڕەهەندێکی نیشتیمانیان هەیە لە لایشکەوە ئەمەش دەشکێنرێت باشە ئەمە ینی جارێکی دیکە ڕووی یاسایی و دیموکراسی ئێمە لای دۆستەکانمان ناشرین ناکات و بۆ نمونە ئێستا جەنابەت باست لە دادگای باڵای فدرالی کرد یانی ئەمە تا لە دادگای باڵای فدرالی سکاڵایەک هەیە لەسەر ینی درێژکردنەوەی وادی پەرلەمانی کوردستان خۆ هێشتا دانیشتنی دادگای باڵای فدرالی لەسەر و بابەتە بە کۆتا نەهاتووە ئەمەوە لە بەغدا ناکە یاخودووە لە دادگای باڵای فدرالی ناکە لە ڕووی یاساییەوە ینی ئەوان زیاتر زاڵ بن و تەداخل بکەن بە تایبەتی لە بابەتیشی ئاوها گرنگە کە ئێستا ینی هیچ لایەنێک لەگەڵی دانیە لە ڕووی یاسایی و قانونیەکەوە لە ڕاستیدا ینی هەندێک یاسا هەیە کە هەندێک پرس هەیە کە ڕەهەندی نیشتیمانی هەیە وەک بەڕێستان ئاماژەتان پێدا یا قانونی هەڵبژاردن یان انتخابات لە هەرێمی کوردستان یەکە لە یاسا ئەساسیەکان بە تایبەتی لە غیابی دەستوردا کە قانونێکە بڕەهەندی نیشتیمانی هەیە و بۆ تعدیلی ئەم قانونە
دەبێت بە تەوافقات بەرپا بکرێت سازانی نیشتیمانی لەسەری ئەنجام بدرێ و ئەم یاسایە ناکرێت بە کەمینە و زۆرینە تێپەڕێندرێ هەروەکو ئێمە لە ڕابردوودا بینیمان کە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەی تعدیلی بۆ لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە بۆ تعدیلی قانونی هەڵبژاردن پێشکەش کرد بەر لە ینی بەر لە پێشکەشکردنی ئەم پرۆژەیە گفتوگۆی ئەنجامدا لەگەڵ پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و پێش دوای ئەمەش یەکێتی و پارتی لەسەر تعدیلی ئەم قانونە بەڕێکەوتنیان کردووە و تعدیلی ئەم قانونە و تەمدیدی کۆمیسیۆن و کاراکردنەوەی کۆمیسیۆن بەیەکەوە بەستراون بە پێی ئەو ڕێکەوتن و ئەو لێک تێگەشتانەی کە لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستاندا هەیە و تەنها پەیوەندیداریش نییە بە یەکێتی و پارتیەوە بەڵکو پەیوەندیدارە بەسەر جەمهێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانەوە ینی بۆیە ئێمە ڕێکەوتنەکانیشمان کە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هەبووە ینی ئەم دۆخەی کوردستان لە ڕابردوو و لە داهاتوشدا ینی هێزە سیاسیەکان ملکەس دەکات بە تەوافقاتی سیاسی لەبەر کۆمەڵێک هۆکار کە لەو بەرنمەیەدا ئێمە شڕۆڤەی ئەم هۆکارانە ناکەین بۆی ئەو بابەتانەی کە ڕەهەندی نیشتیمانیانەیە ناکرێت بێت تەوافقاتی نیشتیمانی بێت تەوافقاتی سیاسی تێپەڕێندرێن و هێزێکی سیاسی یان دوو هێزی سیاسی بە پێی ئەجێندا و دیدگا و ڕوانگەی خۆیان مامەڵە لەگەڵ ئەم یاسایانەیان ئەم پرسانەدا بکەن واتە پارتی دموکراتی کوردستان پێچەوانەی تەوافقاتی سیاسی و پێچەوانەی یەکڕزی نیشتیمانی و سازانی نیشتیمانی لە کۆبوونەوەی ڕابردووی پەرلەمانی کوردستان مامەڵەی کرد پارتی دەبێت پێداچوونەوە بکە بەم سیاسەتەی خۆی ئەگەر ئەمە وەکو کارتی گوشار بیەوێت دژی یەکێتی نیشتیمانی کوردستان بەکاری بێنێ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بەم کارتە و بە هیچ کارتێکی سیاسی پوشەڵ ناچێتە ژێرباری ئەجێندایەک کە ئەم ئەجێندایە ئەجێندایەک بێ کە بتوانێت پێگەی سیاسی کە پێگەیەکی سیاسی وەک دەڵێ جیاواز لە پێگەی سیاسی هاوتای پارتەکە بە شێوەیەکی نایاسایی و بە شێوەیەکی تەزویر و ساختە بۆ پارتی دموکراتی کوردستان لە ڕابردوودا بەرجەستە بووە لە بەرجەستەکردنی ژمارەی کورسیەکانی لە پەرلەمان و بەدەستەوەگرتنی دەسەڵاتەکان لە ناو موسساتی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆیە شەڕی پارتی بۆ درێژەدانە بەم دەسەڵاتانەی کە لە ڕابردوودا احتیکاری کردوونە لە ڕابردوودا پێچەوانەی ویستی گشتی و ئیرادەی گشتی و پێچەوانەی قەبارەی سیاسی خۆی بۆی دەستەبەر بوون بە فێڵی یاسایی بە فێڵی سیاسی مەسەرەن بە هەڵنەستان بە پرسیارەتی نیشتیمانی لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی و مەسئولیەتی نیشتیمانی و مەسئولیەتی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردستان هانای ینی دەستی بۆ بەکارهێنانی کارتەکان نەبردووە لە ڕابردوودا بەڵام بێگومان لە داهاتوودا دەیبا بەڵام هەمیشە تاکید لە دیالۆگ دەکاتەوە تاکید لە بەیەکەوە ژیان دەکاتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بەوە هەیە کە هێزولانە سیاسەکان دەبێت لەسەر یاسا نیشتیمانیەکان لەسەر بڕیارە نیشتیمانیەکان لەسەر پرسە نیشتیمانیەکان بەیەکەوە قەرار بدەن بەڵێ ئەم جۆرە هەنگاوانە پێگەی هەرێمی کوردستان بەداخەوە لاوازتر دەکەن جەنابتان ئاماژەتان پێدا کە ئێمە دەبینین ئێستا کەیسی تەمدیدی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە دادگای باڵای فیدرالی عێراقا تاکو ئێستا دادگای فیدرالی عێراق بڕیاری نەداوە ئایا پەرلەمانی کوردستان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە خۆی تەمدید کردووە تەمدیدکردنەکە یاساییە یاخود نایاساییە ئەمە هیچ قەرارێک لەلایەن دادگای باڵای فیدرالی عێراق دەرنەچووە بەڵام ئەمە بەهانە دەدات ینی ئەم جۆرە هەنگاوانە ینی بەهانە پاساو دەدەن بە بەغدا و پاساو دەدەن بە دادگای فیدرالی بە موسساتی حکومەتی ئیتیحادی بۆ ئەوەی تەجاوزی تەنانەت ئەو حەقە دەستوری و قانونیانەش بکەن کە هەرێمی کوردستان هەنی و ئەمە پێگەی هەرێمی کوردستان لاواز دەکەن خۆت دەزانی لەم قۆناغەی ئێستادا پێگەی هەرێمی کوردستان بە مقارنەکردن لەگەڵ ڕابردوو بەداخەوە پێگەیەکی لاوازە کە هەمومان پێمان خۆشە هەرێمی کوردستان
خاوەنی پێگەیەکی سیاسی بەهێز بێ. هەرێمی کوردستان نەک تەنها کێشەی اقتصاد و دارایی هەیە، ناتوانێت اکتیفای زیاتی ینی پێداویستە سەرەتاییەکانی کۆمەلگای کوردستان دەستە بەرکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە کابینەی نۆیەم ینی لەسەر ئاستی نێودەوڵەتی هەرێمی کوردستان لە ژێر گوشار و فشاردایەوە، لەسەر ئاستی حکوومەتی عێراقیش هەرێمی کوردستان لە ژێر گوشار و فشاردایە. بۆیە ئەم جۆرە هەنگاوانە پێگەی هەرێمی کوردستان لاواز دەکەن، لەبەرەوە بەهانە دەدەنە دەست بەغدا بۆ ئەوەی تەدەخول لە شوئنی هەرێمی کوردستاندا بکەن. هەرێمی کوردستان بەپێی دەستور خاوەنی دەسەڵاتی یاسادانانە، بەپێی دەستوری عراقی خاوەنی دەسەڵاتی جێبەجێکردنە، خاوەنی دەسەڵاتی دادوەریە و مافی ینی بوونی دەستوری هەمیشەی و کاتی هەیە وەک هەرێمی کوردستان و مافی ینی مافە دەسووریەکانی هەرێمی کوردستان دیارن، بەڵام ئەم شوێوە مامەڵەکردە بەرجەستەکراون لە پەیڕەوی لە دەسووری عێراقدا، بەڵام ئەم شێوە مامەڵەکردە لە پێناوی بەرژەوەندی حەزبی، لە پێناوی تێکدانی یەکڕیزی هێزە سیاسەکان و یەکڕیزی نیشتیمانی بەڵێ بەهانە دەداتە دەست عێراق بۆی عێراق بڵێن ئەمانە ناتوانن کاروباری خوان بەڕێوە ببەرن، تەدەخولاتی حکوومەتی ئیتیحادی پێویستە، تەدەخولاتی دەرەکی پێویستە، کامەش خزمەت بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان ناکە. ئەو جۆرە تەدەخولاتان هەر تەدەخولاتێک لە دەرەوەی دەستوری هەمیشەی عێراق بێ، لە دەرەوەی قوانینی عێراقی بێ، کە هەندێک جار قوانینی هەرێمی کوردستان بیانی باڵاترە لە قوانینی عێراق سەرەسەر دەستور نییە، کامە بابەتێکی جیاوازە. کاقادر مەسلەی ینی ئەم پێشێرکاری یاسانی کە ئێستا بە تایبەتی ینی لە ناو پەرلەمانی کوردستانە ئەو دامەزراوە یاسای و دەستوری ڕۆدا، ئەمە نابێتە ینی نەریتێکە لە دام و دەستگاکانێکی ینی هەرێمی کوردستانە پێشێرکاری یاسایانە ڕووبدا ببوورەکە لەگەڵ جەنابیشت بەردەوام لە بەرنامەکە چکە مامۆستا ڕێبوار بەڕاستی بۆە لە کەلارەوە لەگەڵ مامۆی بەڵام تاسە ئامادە نیە وەکو دوا پرسیار بۆ بەڕێزەکە بە کورتی وەڵام بیتۆ سپاس دەکەم کاکە ئاسایەنە لە خزمەتدام ناسپاس بۆ دەرفەتەکەتە سپاس دەکەین ئێمە خۆشحاڵ بەسەرچاو لە ڕاستی سپاس بۆ میوانداری و دەرفەتتان لە خزمەت لە ڕاستیدا ئێمە لە خولی چواری پەرلەمانی کوردستان بینیمان کە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان، فراکسیۆنی یەکێتی لە ناو پەرلەمانی کوردستان، فراکسیۆنەکانی بزوتنەوەی گۆڕان، کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی، هەموو ئەم فراکسیۆنانە خاوەنی پرۆژەی هاوبەش و پرۆژەی بەجیاژ بوون بۆ ئەوەی کە تعدیلی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان بکرێتەوە. لەبەرەوە وادەی یاسایی سەرۆکی هەرێمی کوردستان ئەو کات بەسەر چوو بوو. هەرێمی کوردستان لە جەنگدا بوو لەگەڵ گەورەترین گروهی تیرۆریستی و ئەو کاتە پارتی دموکراتی کوردستان دەیزانی کە دۆخی هەرێمی کوردستان دۆخێک نییە بۆ هەڵبژاردننی گشتی کە سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێردرێ لەلاەن ینی لە هەڵبژاردنێکی گشتیدا دۆخ لەبار نییە، نە پرۆژەی تەمدیدی هەبوو بۆ درێژ تەمدیدی پۆستی ینی سەرۆکی هەرێم کە بوونی پرۆژەی تەمدید واتایەوە نەبوو کە هێزە سیاسەکان لەگەڵ تەمدید بن، بەڵام لە بینی ئەو پرۆژەی کە یەکێتی و هێزەکانی کە هەیان بوو کە با پرۆژەکە بریتی بوو لە تعدیلی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانی کوردستان و گونجاندنی دیاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان لەگەڵ سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بەپێی قانونی ئەساسی لە هەرێمی کوردستان لە غیابی دەستوردا پارتی نە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بوو لە ناو پەرلەمان، خۆشی دەزانی دۆخەکە بۆ هەڵبژاردننی گشتی سەرۆکی هەرێم لە هەڵبژاردنێکی گشتیدا هەڵبژێرێن لەبار نییە و نە پرۆژەی هەبوو بۆ تەمدید، واتە پرۆژەی سێمی نەبوو لە بینی ئەو دوو پرۆژانەی کە باسم کرد. باسی لەوە دەکرد کە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان پرسێکی نیشتیمانیە و ئەم قانونە پێویستی بە تەوافقە. یەکێتی و هێزەکانی کەش پێیانوا بوو کام قانونە پێویستی بە سازانە، بەڵام پارتی ئامادەی سازانیش نەبوو. ئەمڕۆ پێچەوانەی سازان ڕفتار دەکات لە کاتێکدا یاسای ئینتیخابە هەڵبژاردن
و کۆمیسیۆن باسم کرد بە خودی تەوافق بوونیاتراوە دروستکراوە و ئەندامەکانیشی بە پێی تەوافق دابشکراون 3 ئەندامی پارتی و 2 ئەندامی یەکێتی و 2 ئەندامی بزوتنەوەی گۆڕان و ئەندامێکی کۆمەڵ و ئەندامێکی یەکگرتووی ئیسلامی ئەمانە بە پێی تەوافق لە دەستەی کۆمیسیاراندا تەعین کراون دامەزێنراون ئەم جۆرە هەنگاوانە بەداخەوە نابێ ئیرادەی پەرلەمانی کوردستان کە ئیرادەی خەڵکی کوردستانە و هێزە سیاسیەکان فراکسیۆنە جیاوازەکان ڕێگە بدەن ئەم جۆرە هەنگاوانە ببن بە نەریت لە هەرێمی کوردستان بێگومان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە نادا پێشێلکاری پەیڕەوی پێشێلکاری یاسایی لە هەرێمی کوردستان ببێ بە نەریت چونکە تەییدی پێشێلکاری ناکات دش دەوەستێتەوە و هەنگاوەکانی دشوەستانەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە پێشێلکاریانە دەگرێتە بەر بەکاریان دێنێ هەروەکو دەبینین بۆیە ڕێگە نادرێ ببن بە نەریت لە هەرێمی کوردستان بەڵام لەگەڵی دا ئایا ئەم جۆرە هەنگاوانە لە نیزامی لە سیستەمی یاسایی لە هەرێمی کوردستان و لە بەهای سیستەمی یاسایی لە هەرێمی کوردستان کەم ناکاتەوە سەرڕای ئەو هەموو تێبینیانەی کە خەڵکی کوردستان و شارەزانی ئەو بوارە هەیەنن سەرڕای ئەو هەم پێشێلکاری یاسایانەی کە لە هەرێمی کوردستان لە بوارە جیاوازەکان ینی دەگوزارێن بەڵام ئەمە لە بەهای منزومەی یاسایی لە هەرێمی کوردستان کەم ناکاتەوە بێگومان ئەمە لە سیستەمی یاسایی لە هەرێمی کوردستان دەدات چونکە پێشێلکاری زەقن پێشێلکاری بێپاساون پێشێلکاریانێکن لە پێناوی بەرژەوەندی و بەرامی شخصی حیزبی بەڵێ کاقادر ڕزگەی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە ڕانیە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەم ماندوم کردی خۆشحاڵ بووین لە بەرنامەکە لەگەڵمان بوو سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرای ئەوش ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ